هەروەکو خۆشە ئاماژەوە پێ کرد فعلەن بەرزترین ئاستی تۆمار کردووە لە مێژووی خۆیان کە بۆ ئیمڕۆ بۆ دیناری عێراقی خۆمان مسقالە گەیشتۆتە سەروی 500,000. باشە ئەمە لە مێژوو داڕووی نەداوە هەر لە سەرەتای دروستبوون و دروستبوونی کەونەوە مشتێکی وانە بووە نەخێر نرخی ئۆنسێک زێر گەیشتۆتە 3,536 دۆلار. باشە هۆکاش چییە کە زێر ڕۆژ دوای ڕۆژ نرخی بەرز دەبێتەوە؟ خۆی هۆکارەکان هەموو کاتیشیش باسمان کردو هۆکارەکان لۆکاڵینی ناوخۆی خۆمان نین جیهانیە. ئەو جنگانی نێوان رووسایە ئەو جنگانی نێوان ئەمریکا و تازەکە دیسان و جەنگی چکێ سەری هەڵاو یا سەر هەڵەیە ئەمریکا و فەنزوێلایە داواکردنیەکی بەرچاو لایەن دووڵاتە گەورە هێزە گەورەکەی دنیا کە چین و هندستانە دابەزاندنی نرخی دۆلارە بەرامبەر بە دراوی چینی کەمە دیسان هۆکارێکی سەرەکی زۆرە چکم لە ماوەی ئەم 2024-2025 ئەو ڕیکۆردە نزمی شکانۆ بەرامبەر بە دراوی چینی و دراوی با بڵێن ئەوروپیش.